وتی ئامانج ئەو چاکەتە لادە وتی ناشرینش بێەوە قادە کوردەکەی تووە خۆشمەوێ یاخود دەستم لێ بەردە یاخر باوانم دڵم بە تۆوە بووالوودە تۆ جارێ وەفاتە بێ هێندە یازارم مەدە بە ڕەندەی کۆچ و سەفەر دڵم مەدە لە ڕەندە هەتاکەی وەک دژمنێ دڵت ڕقە وەک بەردە ئەوە بۆ خاڵۆیە باگی یەکەم لەو بەندە یعنی بۆ پشتیوان و ئەوە بۆ کاک پەیوەندە ئەی نەورن سەر دڵم نەبوایە کە نامەت بۆ دەنێرم جواب و سڵاوت نایە بۆچی ئەڵێی مەشغوڵم یاخود کەس یەکم لایە جوابی نامەم بدەوە بێوادی وەکار نایە دنیا مردنە نەوەک بڕۆمە لەم دنیایە بە تۆ نەبێ بە هیچ کەس شادی بۆ دڵم نایە دیدارت بۆ مە دەردەم خۆی عیلاج و شەفایە ئەمشەو بە خۆشی کێیە ساڵ یادی ژێیە وایە دوعایەکی بۆ دەکەم بە دوور بێ لە بەڵایە بۆ مامە چوومانە هەڵا بۆ دبرازایە ئەوە بۆ خاڵە دیە ڕەنجی نادەم بەزایە سڵاو لە کاکە دانیار بۆ من وەکو برایە ئاری تەسویرمانەکە و کامێرەی لە دەسایە ئەرلاندەکەمدایە تا ئێستا ژوێنەکانی هەر کاتێ بیری دەکەم مەڕوان مەوێنەکان سەیری چاوەکان یەکەم نامێنێنی گەران هەر خۆتی تاقانەی من هەر تۆ یارامی گیانی کافر من بۆتە سوتیەم تۆ بۆچی بۆ من وانی منت نەویست جەدیەشم لە سەروی منت ڕوانی کە بەو شێوە شەیداد و ماوە قەدری منت زانی
خۆشە چاوەڕوان ئێستاش دەیان کەمەوە گشتنامە دەنگەکانی بەردەوام دەی خوێنمەوە ئارام و نامەکانی تا ئێستاشتان بلۆکنین گشت کات و عادەکانی بۆ ژیەی برامە بۆ خۆ بۆ دۆستەکانی یاخوا نەبینم ژیان بڵێن لە چاوەڕوانی ئەوە بۆ خاڵە چۆمان نەڵێی قەدرم نازانی ئەوە بۆ خاڵە چۆمان یەکێ لە مامەکانی سڵاو لە ماماری و بەخۆ و بە براکانی ئەوە بۆ کاکەدانیار خوان بۆ یەڵێم گۆرانی ئەی ساڵیادی کاکە ژیە مامە دیەش لە شانی ساڵیادی کاک ژێیە و مامە دیەش لە شانیە ئای نەمرن خۆشەویستی من بۆ تۆ قسەی سەرکی بۆرنیە لە دڵەوە خۆشمەوێ هیچی بکەم باوەڕت نییە یاخرکەنیت لە ماڵم ئاگات لە حاڵم نییە نازانی تووشی چی بووم بێ حاڵم نییە یاوەندەی بیرە دەکەم هیچ وەک جاوزاڵ نییە حەز دەکەم ئەم شەو بفڕم چی بکەم کە باڵم نییە هەموو شتیا دەزانی خواڵە مناڵیە هەموو شتیا دەزانی خواڵە مناڵیە دەزانم ئێستا کە تۆ منت لە خەیاڵ نییە سواڵی عشقت بۆ دەکەم هیچ کاتێ پێم سواڵیە چونکە هیچ کەسیە بۆ من وەک چەنەگە چاڵ نییە یەوەم و خەمەی دەیخۆم هیچ خەمی ئەم ساڵیە خەمی من بۆ ئەو کاتن کە بڵێن لە ماڵیە بڵێن بە بوو براوە لە لای واواڵ نییە ئەو کات کۆتایی منە هیچ گومانی تیانە عەقڵم تەقەبوڵ ناکا ناکات بەسەر مازاڵ نییە ئەوە بۆ ژیەی برام نەڵێ دەنگێکت نییە شەو بە دڵی خۆت بێ دڵنیام گلەیت نییە لەگەڵ خاڵە چۆمانە دایمە برایەتیە بۆ مامە پشتیوانە بەدینم حلتان نییە بەخۆشی کاک دانیار ئەوەش بۆ خاڵە دیە بۆ کاکە دانیارە و ئەوەش بۆ خاڵە دیە ئەوەیان تایبەتیە و لە بۆ مامە ئاریە